ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو هیوایی کە لە هەسکوێ هەن و گوێبیست و بینەری ئەم بەرنمەیەن شاد و تەندروست بن. خۆشحاڵین کە لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی ژیاد و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەمەڵقەی بەرنمەکەمان زۆر بەڕێز هاوڕێ ئەحمەد سلەیمانی، کادر و ئەندامی لە مێژینەی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کاتوساتێکی بەسوود لەگەڵ بەرنمەکەمان بەسەر بن، فەرموون بۆ بینین و بیستنی ئەم بەرنمەیە. سڵاو کاک ئەحمەد گیان، زۆر سپاست دەکەم، بەخێر بێیت. سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمەتان بۆ ئەم بەرنمەیە قبول کردو. منی سڵاو ڕێزمەت لە خۆت لە هاوڕێیانێک مانونەوێتان یەکەم سپاس و سپاسی گەورەکان یەکەم. لە ئەگەر ئیجازە بێ هەر لەم هینیجە سڵاو ڕێزمەت بۆ تەواوی خەڵکی کوردستان و ئێران و کوردستان بەتایبەت کوردستان و خەڵکی مەریوانیش. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. هاوڕێ ئەحمەد گیان، زۆر حەز دەکەم بە ڕەواڵی هەموو بەرنمەکانم سەرەتا بیۆگرافیەکی کورتی خۆت لە ژیانی سەرەتاکان بۆ بینەرانی ئازیز باس بکەی، بۆی کە بزانن کاک ئەحمەد چێەوە دواتر دەچینە سەر پرسیارەکانمان. من هەروە خۆت ناوم ئەحمەد سلەیمانی، گەورەی شولەی مەریوانم، یان لە مەریوانە گەورە بووم، وەێ بەداخەوە لە مەریوان لەدایک نەبووم، لە دەیەکی بەناو تووەرە لەدایک بووم و وەێ گەورەی شولەی مەریوانم. لە مەریوانە بووم و خانەوادەیەکی بێسا 8 نەفەرە بوون و لە خانەوادەی کرێکارین بە فەقیری و بێسا ساختی ناخۆشی ڕۆژگار 25مان نەرم کردووە تا زندگی خۆمانمان تامین کردووە. ئەمە کورتەی لە ئەین خۆم متەولد 37م، یەکی 37 تقریبا در نزدیک به 60 یا 64 ملومتر وەختە ئامە وەک ناسینوارمە. بەڵێ کاک ئەحمەد گیان، پێم خۆشە بزانم ژیانتان لەو ئاواییە تابەر لەوەی کە بێنە ناو شاری مەریوان چۆن دابین دەبوو؟ زەمینی کەشاوەرزی شتان بوو یاوەی کە لە ڕێگای دیکەوە ژیانتان دابین دەکرێت؟ هەرواکی وتم من ئەو دیاتەوە بووم نەمدیێواقان ئیسەیش حتا لە پێشمەرگایەتیجا نەمتانی بیبینم، حەزمەکە بیبینم نەمدیێ بۆ ئەمکان نەوەکی بیبینوانە هەر لە مەریوانە بوو. ژیانمان بەتەو کولی لە مەریوانەوە خۆم ناسی و خۆم ئەزانوانم لە مەریوانە بووم. ژیانمان وتم باوکم کرێکار شارەداری بووە، ئەو وەختە ئەوەکە ژیانمان گوێرا کە ژیانمان واقعاً ژیانە خۆش و ڕەحەت نەبووە، ژیانێ وەقمانی سەخت و سەگمەرگی بووە. وەێتر ئێمە بەپێ دوو برای گەورە بوون و سێ برا بوون، ولی دوامان گەورە بوو، مەسەڵەن من گەورم، ئەو برایتر برا گەورەکەیشمان گەورە و نەمانێشتووە مەسەڵەن زۆر شار بە بەسەر باوکم بێ مەدرسە تەحتۆڵە و کارمانەکە لەبەی مەدرسە و هینی جارە کارمانەکرد بەیەکە و مەسەڵەن منکە شیشە بڕیشت مەکرد نەقاشی مەکرد، کار نەقاشیوان ماکرد لە مەریوانە، دەرزی مەخۆند و کارانی ماکرد. ئەتر بۆ وێنە و نەمانێشتووە بەتەم سەختی بەسەر باوکم، هەرواقەن سەختی هەر بووە، وەێ بە دەرەجاتێک کۆمەکمان کردووە، کۆمەک خەرجیوانەیە کە بتانێ ڕەحەت بتانێ زندگیمان فەرهەم کەوانە. ڕاستە. بەڕێستان ئەگەر هەڵە نەبم تا مەقتەیەوەی کە بوون بە مامۆستا دەرستان خوێندووە، لەکوێ قۆناغی دەرس تەواو کردووە و دیپلۆمت وەرگرتووە و دەورانی مامۆستایەکەت چەندە بوو و لەکوێ بوو؟ ئەو ئێختوارە جوان من تا کلاسی لە یەکۆ تا 11 لە مەریوانە خوێندوومە. دوای ئەوە چوون بۆ دانسەرای مقدماتی لە سەقزە، دانسەرای مقدماتیەکەم لە سەقزە و مامۆڵانشێ 2 ساڵ تولی کێشایە بۆ ئێمە بوو بە 3 ساڵ، چون ساڵێک ڕەدەبووینەوە بێسڵا 3 ساڵ لە سەقزە بووین، دوای 3 ساڵ بووم هاتین و لە مەریوانە من ساڵ خۆڵ مەعالیمم لە بۆڕیەرا بووم، ساڵ دووەمی لە چاڵی سوورە.
لە بۆڕیەرە بێخلاپ شتێکی خۆش بوو نزیک بە 11 معالم بوو کە معلمەکانمان زوکرەیەکی بوو بە کۆمەڵە مەزم کاری بۆ تەندورێکی لەوانە کە بەیەک و تەکاری بە معلم بوو کە تەک حەمید فەرشیدا بەیەک و هەو معلم بوو کا ئیسماعیلێکمانە ئیساعەلام سوێدوشتە ئەویش ئیساکە کنسکارگەری پێم وایە تەک ئەوی ژارە هەو معلمی لە بۆڕیەرە 11 نەفەرین لەبیر نایە ناو باقی ڕەفیقەکان بۆڕیەرم لە عینی ساڵ دووەمیش لە چاڵێتورا من و حەمەی بە بربیان کە حەما لە ئێرانە ئیساکە نادام ناوی جم بخراو نەوێت وەلێک بەیەک و معلم بوو ئەوە کێجم لە عینە لە دەوران مەحاسڵی لە مەریوانە من تێواچونەتە مەردەسە و ناوە ناوە بە بنکاریمان ئۆمانە من تا کلای 6 لە کلای 6 ابتدایی و بێساب بە کاروبار سیاسی ئاشنا بووم من قسەی لە وڵکی وتمە و برا گەورەمانە بێساب جێ احتمال و جێ هەم بۆ خۆمان هەجێ احتمال وێن بوو قەدەرێن بوو هەم بۆ قەوم و فامیل دەوروبەرمان حتا هاوسا و بەراوسامان بنیامە شەریف و عاقڵ و ژیر بوو بێخلا قسەی بردی بوو ناومانە ناو حتا خانەوادە و خۆمانەوانە پرە تەئسیری بۆ منمانە کێ بنیامە پاک و سالم دەربی جامعە سەرایەوە وەختە لە تەکیسا فەرقی بوو جامعەیە ئەوانەی ئێمە پڕێسا جامعەکە سالمتر بوو نسبەت بە ئیسە بەێسا بەدەمانە بوو ئۆشیان ئۆشی پێمان و ئێمە احتمالمان پێ بوو ڕانمووی خاصی خاصمانێدا وە ماڵیمان مدامە ببێنێت ئەوە بوون ڕەفیقداربوونەوانە مدامەن دەرگامان ئاوڵا بوو هەموو ڕەفیقی خاص بێسڵا ئینسان دۆست بەشەرتۆت هەمیشە لە ماڵمانە ماڵمان لەو تیپە نابڕیە لەو تیپە بەشەر ئینسان دۆستوانە ئەوە من تا ئەو وەختێک تا کلاشی لە کلاشەش و مەسەڵەن ڕانمایی کردکە ئەو هەر برامە بۆ کتێبخانەی ناوشارە چوم ئەم وەڵام قاسم نجاتێک کەیسش هەر ناوەکی کتێبخانەی مەریوانەوانەسە ئەو لێنا بوو ئەچون لە تەک ڕەفیقانان لە تەک مەسەڵەن ڕەفیقی مزی شەهید بووە شەهید خولەسوور محموود دێقانی بەیەک لە تەک ئەوە لە تەک چەندین ڕەفیقترمانە کەیسەوان لە ناوشارە ناویان ناوم ئاشی لە کتێبخانە ئەم کاغوڵامە واقعەن کۆمەپانێکە بەدەمانە بوو شاتڕژمانی تێرەکرد کتێب داستان وەڵی سەمەد بەرەنگی 24 ساعت خاو لە بیداری خاو بیداری نەدارم کەمایسیا کوچولو کتێبگەر سادەی هەدایەت لە کتێب داستانوان دەستمان پێکە تاتر کتێبگەر تروانی یەواش یەواش هین بوون کێتر چونە ناو پاری تر و بەفادێتر لە سیاست و کەسکردتر ناسین و ئەمان تاتر دەوران معالمی کێتێدارە داینتەوە بچونە دانسەرەوە هاتینەوە بوونە معالم و ئەم شتانە تر کاروبار من خۆشبەختانە وەختی بوومە معالم ساڵ هین بوو ساڵ 57 و پیاوایل بێتا دەست پێکردن تەزاوەرات و بێتا معتەرەز بوون لە ئێرانە و ئەوانە بوو پێتر خۆش بوو دەورانێ خۆش بوو بەتابێت دەوران دەبیرستانم ئەسەن باوکە ئەو ڕۆژی وا تەحتۆر بوو بێتاقە دەبوو بۆ دەوران بۆ دەبیرستان ئەوە معلم گەل شیرین و قەشەنگمان بوون کرد لە تەکمانە بوون هینیانە کرد مەسەڵەن نمونە معلمەکانمان یەکێ کاحسێن مستەفا سوڵتانی بۆ کێشەی شەهیدە کابرای تر تورک بوو بەناو زاوای ماڵکە حاجەین ببوو ناوەکە لە بیست ڕزای ناولانسی ئەوی معلممان بوو ئەم کافاتە هەم معلممان بوو ئەو وەختە زۆربەی معلمەکان جیاواز لەم چەند نەفەرە وا بۆمی بوون و خەڵک مەریوان بووانە باقیەکەی مەسەڵەن ئەفسەر وەزیفە بوو کەریمی معلممان بۆ ئەو خەتیش بێسای فەرقێکی دەکرد کە تەگەم خەت جەماعەت مەریوانیوانە ئەمانە معلممان بوو واقعەن جەوێ خۆشیانداوە بە دەبیرستانەکە ئەغڵەبیان سیاسی بوون بێسا قسەی باشیانەکە ڕانمایی جوانیانە دایم ڕەفیقەکان تەواو مەحاسڵەکان ئەمە نوعی زندگیمان بوو کە ئاوا بوون بەوە کێ مەسا یەواجەوا قیام دەستی پێ کرد و هاتنێ دەوران قیام و ئەتر سەزاوەرات ناوشار و
تحسن داد بستری مەریوان و بۆ دێقانان بێلوو حەکەم دێقانان داسێران کێ ڕوبەش لە شار چوونە دەرەوەمان ئەلەو شتانە هەموو وەک جوانێکە وانێکێ تاتە جوان و نەوجەوان بوون بێستا سەرمان ئەخورا بۆ کارگەر ئینسانی و عەداڵەت ئیجتیماعی و ئەمشانە بەشداریمان زۆر باشە کاک ئەحمەدجان باسی ئەوەت کرد کە لە خۆناغی شەشی سەرەتاییەوە جۆرێک لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا دەبی ئەو کات فەزای سیاسی ئێران و کوردستان بە تایبەتی چۆن بوو ئەو مەفهومەی سیاسی چۆن معنی دەکراوە خەت و مەشی سیاسی ڕۆشن بوو یا مەسایلی سیاسی بە چ مەنزورێک یا چۆن دەتوانین تعریف بکەین چێ بوون ئەو کەسانەی کە سیاسی کار بوون و ئێوە دەتان ناسین یا لانیکەم دەتانزانی ئەوە چالاکیەک یا کارێکی سیاسی دەکەن یا متالعەیەک بە دووادەچوونێک وەڵا ئەو دەورانان واقعان دەورانێ پێم وایە دەورانێ خۆش سیاست بووانە ئەو دەوران ئێمە مەسەم وامنێن لە کلاشش بکەین ڕەحەت مەسەم تۆڕ تەکتێوخانە دانیشی پێژم ڕەحەت کە ناینە بوو بێتڵا ساواق خەیر بوو هینەکەت کۆنتڕۆڵ ئەم لاولایە کرد وەلی ئەو ئەمکاناتە بووە چی تەکتێوخانە کتێوە گیرات ئەو وەختە کەس بوو کۆمەکەکە ڕانمایتکە چیت بوو مەسەڵەن ئێمە لە مەریوان چون شارەکەیمان پێفڵا شکۆلە بوو و عەلە العموم یەکتریمان ئەناسی دێر مەسەڵەن توش حتا بەڵاوچیش بووینەوەمانە چون ئەمان زانی بە خانەوادە و بە کەس و کار و حتا من چەند خانەوادەم چەند نەفەرە ئەو ڕەفێقەوە لە تەکماوە بە ڕەفێق ئەمی ناسی مەسەڵەن حتا داوڵاوکی ناسی براکانی ناسی خۆشەکانی ناسی ئەبۆ جۆرە بوو ئەوین بە ئاشنا و ڕۆشنای یەکترین و وە کاریشمان دەست پێ کرد مەسەڵەن کە ئەمە لە ئەوایل هینی من لە ئەوایل ئەیژم دەبیرستان واقعان شوونێک فرە هین وەک خۆمان چۆنێ هەر واقعان مەردەسە بووە مەردەسەی دەبیرستان مەردەسە بوو بۆمان هەم مەردەسەن یادگیری بووە بوو کە دەرس فێربوونتیایە هەم واقعان دەرس زندگیمانی فێرە کرد بە تایبەت معلمانێکی بوومان معلمەکانمان هین واقعان جێ احتمال بوون جێ زانا بوون لە هەرچی لە حاجچ لە حاز علم و دانش ئەوەکی ئەیان پێمان وەک دەرس چ لە حاز علم و دانشی زندگیشە ئەمانە پێ بوو پێ واقعان ڕانمانیمانێکە گشتمان چ ئەوەی عەلە العموم دەست خێریان بوو بۆ محاسڵەکان لەو کاتە بەڵێ ئەو کەسانەی کە معەلم بوون مامۆستا بوون شتیان لێ فێر بوون ڕاهنمودیان دەدا هەست دەکرا باوەڕێکی چەپیان هەیە فکرێتیش چەپ تەرویج دەکەن و ئەسەن ئەو جەرانەتی کە ئەو دەم لە ساحەی سیاسیدا بە جۆرێک ئەسمەتە لە ژێر خەفەقانی ساواکی شادا کامڵەن مشەخەت و ئەوزانی مەسەم سێسریکمان بوون وەک ئەم جەماعەت کافاتەوە ئەوانە ئەوزانی کە ئەم سریە بنیامای سیاسی قسەی خۆشەکەن قسەی خۆش مەندوور مۆسە قسەی سیاسیان نەکرد قسەی تەقێ فەقیر و هەژار و تەبەقە و ئەم شتانەکە ئەمانە چەپ ترێکتمان بوو مەسەڵەن ئەو ئەبوو کەریمی وایش مثال لە دنیا نێژگیان باختەس ئەم ئین بوو ئەم چری بوو ئەلمەعالممان بوو دەبیر ئەدەبیاتمان بوو تاریخ و جغرافیای دەرزە ئەو کوردن ئەودانی نەکتۆ لەسە کلاسە قسەیە کرد ئەم ئینسانە ئەودانی کێ چری پێدای چەپ موضعی دیار بوو ئەیوە هەرخۆشی بێن قسەیە کرد موضعی تێبێسا نسبەت بەم ڕەفێقان خۆمانەوە ئەیژەم بۆ کافاتێک و ئەم جەماعەتەوە بە دەوریەکە و بنوانە نسبەت بەوان ئەوە ئەم تونتر بوو ئەم بێسا عەرزکەم تونتر بوو خاص کەمێک ناکردیان لەوە کە کەوتن و مەشکوک لێ بۆ چەند ئەمە ئاغۆ جۆرە قساکەومانە دوای خەتەکەی وە خەتەکەی چریکی بوو ئەو بۆ جۆرە تر بوو پێ قسەمانەکەوانە کێهین بوو مەسەڵەن حتا ئێمە وا بوو ئەم حاصڵانە ئەچین بۆ ماڵ ئەم دەویینانمانە دەبیرانمانە کە باوەڕکە ئەوانە ئەوە جەوێ تازە بوو باوەڕکە بڕۆی سەر ماڵ مەعالمە بەی
مثلا مرة حد أجينا مال أم أبو الكريمية أجينا مال سريت بس أفسر وظيفة بون هر مع المامون أجينا مال يعني خير ما نكرت بو ديني بو دانشتين قسكتنا وأنا أو سريتي ما ندا بەڵێ أما في عامل بو بس لا عامل بو خناسين بو كي احتمال بخود كي بو سكان بو شأنه واقع كنيتو بيتا خاسر أتر أشخاص بيا زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەو سەردەمە نزیک دەبێتەوە لە ڕاپەڕینی 57 و بەڕێستان حتمما بەشداری ئەو ڕاپەڕینە بوون ئەو کەسانەی کە ئەو سەردەمە ئێوەمانانیان لەگەڵ سیاست تێکەڵاو کردوە بوون بە ئولگو بوون بە ڕاهنمود دەور و نەخشیان لەو ڕاپەڕینەدا چ بوو و بە تایبەت تەیفی چەپی ناو کۆمەلگامە بەستا ئەو کەسانەی کە ئێوەمانان لە دەوریان کۆ دەبنەوە لە سەرەتاکانی ڕاپەڕیندا نەخشی ئەوانە چی بوون چۆن دەوریان دەگێڕا کا کەریم بواگاداری لای هین لە کورتانە کەمێ دێر بێسڵا شروعمان کرد یانێ دەستمان پێ کرد خەڵک ئێران على العموم هەڵسیا و مەسەڵەن مبارزەیان دەست پێ کردومانە ئێمە کەمێ دێر جوڵاین کەمێ دێر جوڵاکێت نەدان بەخاطر ئاگایی حتمما یا هێشتا احتمالمان و خاص بەرحاڵ دەستی پێکرد لە مەریوانە جامعەی معالمان دروست کردیا جامعەی معالمان بۆ خۆیجی ئەوانی هەیەتێکیان دروست کرد ئەم هەیەت جامعەی معالمانە واقعا نەخشی ئینیا بوو نەخشێک بێسا بەرچاویان بوو کە ئەم معالمەکانیان جەمە کرد هەم حاصلیان جەمە کرد هەم لەناو خەڵکی جێوەڕێی تایبەتیان بوو ێواژەوای بۆ جۆرە جەمعین کردیا مەسەڵەن جامعەی معالمان بوو بە خەتدەهەندەی تەداوڵاتەکان فرێتر ئەوان خەڵکەکان جەمە کرد و ڕۆیەکان تەعین نەکرد ئەتر ئەچونە بازار مەسەڵەن شعارێکی خۆمانمانەدا و ئەمە شعارەکانمان ئەو وەختە وە کابراژێ پەراکەندە و مەسەڵەن لە فڵانەکە دزۆ و نازانم کێ دزۆ ئاو شتانە دەستمان پێ کرد تا ئەوە کێتر ئاخرین ڕۆژگە ڕۆمانە کێتر بەین بوو هاتەوەکە مەرگ بە حتا شاوەوانەی گوتیە ئەمە هینەکەمان دوای ئەوە خودی ئەو شۆرای معالمانە ناو شارە شۆرای شاریان دروست کردووە بەر لە ئەوە کێشا بڕۆکردوانە ژێمەینیان دروست کرد کێ بۆ حەفازە شار و وەشان بە شار بێت و جەمعێتێکیان دروست کرد بە ناو وەک شۆرای ئیجتیماعی یا شۆرای ئەم شۆرا وەخۆمانەکەی حکوومەت بەدە شۆراوە بێت کێ بێستا بەرگیری کەندا دەگرانی لە نەفتێکە هات نەبریە ئەو حیف و مەل نێکردیەوەمانە ئەمە ئەم هینە دەخاڵەتیانەکەی لەم شتا بۆ ڕۆن بۆ ئازوقەوانە دەخاڵەتیانەکرد کە بە جێجەوانانی وەسیع مەریوانی بەردەستیانە بوو کە یارمەتی ئەم شتیانیانادا مەسەڵەن ڕۆن ئاهات جەماعەتی ئەچون سەر حەدی ماشینەکە تا ئاخرین پولێکینەوە قوتووی تەقسیمیانەکە بەناو خەڵکان بە پوڵ وەمان تەقسیمیانە کرد پوڵەکانی گیان ئەگرت ئەیاندا بە کابرا کە ساحە و تاحە و ڕۆنەکە و شەکیان تەقسیمەکەی کە هەموو بە خەڵک بگە مەسەڵەن من خۆم یەکی لەوانم کە نەوداری نەوتەکە بەشداری بووم تەک ئام کاپاتیا شێخ مسامە کێ بە یەکۆ بووین لە لای ماڵ تا ئەوحەمی ناسریە باوەک سروەی ناسری لێنا باوای سروەی ناسری بۆخشن لێنا پمبەنزینێ بوو یانە نەفرۆشی بوو ئێمە لێنا باوەڕکە تەنەکە بەتەن ڕۆژ تای وارە خەیت تەنەکە پڕکردن نەوت بوون بۆ خەڵک کە بێسا گشتی نەوتی بەرگێت و کەس نەوێ حیف و مەیل نەکردێت ئەمە کار ناوشار ئابۆ جۆرە بە تاریخ وەسیلەی ئەم شۆرا و ئەم خەڵکە و جوانان تەقسیم ئەکرا کە هیچ کە تەعیمانەوە بوو هیچ کە بێچت نەوێ هیچ کە بێ زۆرێک لێ نەشێت درست گومان بەڕێستان لەو سەر و دەمەدا کە بەشداری ڕاپەڕینەکان و لە هەوڵ و هەوشێوەدا شا بڕوا بنکە سەربازی و نظامیەکانی ڕژیمی شا یەک لە دوایەک دەکەونە دەست خەڵک و لەوانە لە شاری سەقزیش کە هێرش دەکرێتە سەر پادگانی سەقز لە جریانی ئەو هێرشەدا و بۆگرتنی پادگان هاوڕێ حەمەسەینی کەریمی گیان بەخت دەکات
ئەو کات کۆمەڵە عەلەنی نەبوو، یعنی هیچ کەس نەیدەزانی کە کاک حەمەحوسێن کەسێکی سەر بە کۆمەڵەیە. بەڵام پێم خۆشە بزانم بەڕێزتان دە و خاکسپارەکەی لە ڕێوڕسمی خاکسپارەکەیدا بەشدار بوون. خەڵک چەندە بە خەم و تاسەی لە دەستدانی ئەو هاوڕێیەوە بووە، بۆچی ئەوەندە مەحبوبێتی بوو لە ناو خەڵکدا کاتێک کە تەنیا کەسێکی ئاسایی وەک هەموو کەسی دیکە بوو؟ من لە وەختا چڕێوە معالم بووم لە تەکتری لە ڕفێقانمانە وەک کاسەد نەودینیام کە خات دەبیێتی ماشینێک مانگر بە دەربەس و بیسمان کێکا حەمەحوسێن شەید بوومانە من ڕاستەگەرەکە وەکی 3 ساڵ لە سەقزدا بکا حەمەحوسێنم نانە وەرێ کا یەحیا خاتوونی معالم بوو لە سەقزە ئەو وەختە کا مەحموود کەریمی معالم ڕیاضیمان بوو لە سەقزە ئەوانجە کا مەحموود بوو بە پێشبڕکێی کۆمەڵە دوایی کا یەحیا یا دنیامێ شەریک بووانە ئەمان ناسی وەرێ کا حەمەحوسێنمان واقعەن من شخصی خۆم ناوم نەبێت وەختە وەلی وەختی بیستم کە شەریک بوومانە لە مەریوان هەڵستیان چەند نەفەر بوون چون بۆ ئینەکەی چون بۆ بێسلاکی بۆ کەرتە و سەرخۆشیەکەی و ماڵیان وانە چوار پنج ماشینێکمان برد بە یەکۆی چەند نەفەری بوون چون بۆ هینیان حتا بینی وا بوو کە ئەو ڕفێقا منە مەسەڵەن ئەسەد ئەیناسی ئەسەد کە ڕفێق هەڵکلاسی و هەڵمەعالم بوونەوانە ئەو کا حەمەحوسێنی ئەناسی هەتێ ئەوە قسەمانەکرانی ئەیوت کەم بنیامێ شەریف و کە ئەوە تعریف وشمان مەتەم لەوەتەیە بیست هەروەکان ئەوزانێتی ئەمە ئەترکێنە بنیامێک مبارز بووە مبارزەی کردووە ئەوزانی هینە ئەوە کێمی هەفتان لە مەریوان و چون بۆ هین دەمە حتا لە بۆ ئازادکردن زیندانان سیاسی لە سنە وە کاشعب زەکەریایی وەکە تەقوایی ناوەکان ببینە ڕاستەگەرەی جەماعەتی اون کێمە چون بۆ ئەویژە جەماعەتی مەریوانی چون بۆ ئازادبوونیان کە دوای ئەشکەوە جانسە ناومان بەرەی بە ناخۆشی وانە نژاتیمان بوو پیشمان پڕچامان بوو لە ئاو ئەم شتانە ئەمە نەوە ئینەکان بۆیت ئەوانە نەوە مبارزەکە وا بوو مەسەڵەن هینیانەکەی چلیانەگر بوو ڕفێگەلێکی شەید بووە ئەو بە تەداوەرات و ئەچوون و لەم شارەتون بۆ ئەو شار بۆ تەداوەرات حتا لە شارەکان خۆمانە چلەی ڕفێقانە گیریا ئەچین بۆ تەداوەرات لە بیرمە تەداوەراتێ بوو کێکردیاوەمانە لە ناو مەریوانە ئاو پاشیشی ژاناورومان پیشمان ئاوا بێسیان لەبەر ئاو پاشەکە جاو ئاو پاشیە هەوا ئاو نییەکی باوەکە ئەوە شاریت حەسەن وەخت وایە شار تێرە بۆ پێشەکانت ئێمی ئاوا بوو ئێمە تازە پەرەنجیژمان ئەکرد لە بەرمانوانە هەرن لەبەر ئاوکار وستیان وەک مقاومەت وانە ئەو ئاوە ئەیواعەتی ئەیدارێ ئەتی خسیش بەێختا ئەمە تەزاوراتی لەبەرەوە بوو کابرای خەتایکی کردو تەجاوزێکی کردو شار مەریوان شۆرای شار مەریوان داوایانەکە کە ئەو کەسە ئەشی بێرن ئێمە خۆمان محاکمەیەکەین بەهەرحاڵ بە زۆر لە ژیاندا مەریوانیانە هەستن و ئەوەردیان ناومەزگۆر مزگۆر ڕژیان بە کابرایژە خەڵک من ناکریا پێتا قاری خەڵک بەرناگریا واقعا حەجی هەوارانەکەی خەڵکەکەی وامەکەن ئەگە گوناحەنان لە بسانە بە قەڵ خەڵکیاناکە چون خەتاکەی خەتای ناشرین بوو بێسا لیانەدا هینیانەکە بەهەرحاڵ سریە وەک ئەم قاعەتا و شەیعەتای ڕۆستەمی و نازانم کافاتح و ئەمانە کە بێسا گەورەی جەماعەت بوونوانە کەوتن بەر و ساکتیان و خەڵکیان ئارام کرد و کارکاریان بردە گۆشەی لە مزگەوتدایە وەلێ دوای تەقەیان کرد لێمان هەریژاندا ملیوان تەقەیان کرد لێمان نەفەرێک بەناو حمێد تاڵەوەرانی کوژیا و چەند نەفەرێکیمان دەقیق نادام بۆ تێعداد نەفەرەکان چەندی بوون زەخمی بوون وەلێ تێعدادی زەخمی بوون کەوتنە بیمارستانەوانە دوای ئەم بۆ بردنەوەی ئەم کەسە بۆ تاڵەوەران بردمانەوە بۆ تاڵەوەران خەڵکی زۆر واقعان حەسەن جێی هین بوو جێی تعجب بوو ئەو خەڵکە بۆ جۆرە چۆن ئازاد جەمع بوونەوە گشتی هەوا سەر دەبستان باوکە دەمدڕێ ئێتم پڕی لە ماشینەکان نانی کێشاسەی بوو کە ئێستا گەردەنە بوو سەرۆڤێتایی بوو بەفریدباری و خز بوو جیسکە خوارد ماشینەکان ناشولێ بە حەد مینی سەخت و ناخۆشی
ئێمە تاڵەوەرا ئەو کۆمانە گەیانە تاڵەوەران و خەڵکی زۆر هەرواقان زۆر لە سینانە و لە قۆدای وە کابرای لە مەریوانانەوە و بیشتە ئاواجەمە بێتەوە وەێ ئاواتە وەختی دەور بچەرخێ بۆ مبارزەومانە حەسەن خەڵکی ناناسێمانەتی ناناسێ نازانم هەروواقع من ئەومە عقیدەمە بۆ قسەواژن چون ئێمە خۆمان ئەوامانە بە چاودی بە چاو خۆمان ئەوامانەتی ڕاست ئەو کەسانەی کە لەو کاتدا دەوریان دەجێرا بەر لە ڕاپەڕین و لە کاتی ڕاپەڕین و دوای بەسەرنجام گەیشتنی ڕاپەڕینەکەش ئەوەی کە بۆ ئیدارەی ئوموری شارەکان بۆ پێشگرتن لە پێشهاتنی ناهەنجاری و هەلومەرج و بێسەر و بەرەیی هەروەکو باسکە لە سەرتاکانە شۆڕای معلیمان وانە دروست بوون و ئانە زۆر یارمەتی دەربوون بۆ زۆر کاروبار لە پەنایدا جەمعیەتەکان تەشکیل دەبن و دواتریش زۆربەی ئەو کەسانەی کردناو ئەو جەمعیەتانەدا دەوریان جێڕا پەیوەستی کۆمەڵە دەبن حتمما بەڕێستان لەو جەمعیەتانەدا بوون یا لانیکەم بە لە نزیکەوە بە کاروباریان ئاشنا بوون ئەگەر زۆر بە کورتی باسی نەخشی جەمعیەتەکان و دواتر چۆنیەتی پەیوەستبوونی خۆت بە کۆمەڵە بکەیت وڵا ئەم جەمعیەتانە هەر بۆک ئەم نەوای وەک شۆراوانە لە ئەغڵب مزگۆتەکانە جەمۆینەوە حتاکی شەوانش ئیمانەکردنگا بەلیسە بۆ قوتەکە و نگابانی وامانەدا ئەلە هەموو خەڵکی تیا بوو چێکێ چەپ و ڕاست و گشتی لەناو ئەم نابوو ناو ئەم بێتلا جەمعیەتانە هەموونەوە بە شەرکی تیا بوو وەێ ئەوەی کێمهین بوو ئینسانهای دڵسۆز و بێتلا دڵسۆز و سیاسی و ئەو شتانە بکرێتە بنیامهای پاک بنیامهای شەریف کە حەزیانەکرد بە ژیانێ باشتر زندگی و خۆشتر بۆ ئالان ئەموم خەڵکەکەیان ئەمە جێ بوو کە ئالان ئەموم بوو بەتاوێت لە مەریوانە ئێمە دوو جێریان ئەسلی بێتلا بەرچاوکە ئەکەوتچوون شارەکەمان مشعین بچکۆلە و ئەوزانی تەشخیص بێ قیقەشن دوو جێریان لەم نینات لەم شاوینەوە ئەو تشخیص بوو مەسەن جەماعەتێک ئەم جەماعەتە بوون وە مەژم بەڕێبەری کە هەتا فاتحوانە بوون ئەگەوێت کە زۆربەی بەشی زۆر لە مەعلمان مەریوان لە تێکیان نابوو بەشی تریش ئەم لابوو کە بێتلا ناو لەوەک ناو نەتەنافی بەناو وەێ ئەوزانی ئەم جەماعەت ئەملاکێ بێتلا لە تەک ئەو جەماعەتە بەڕێ جیاواتیانت کەمتر بێک و چەسپاندگییان هەست بێک و گاینیان هەست بێک و ئەمەتا عەدی ناوشار مەریوانە کە ئەم جەماعەتەوە بێتا جیاواز بوون لە جەماعەت کە فاتحوانە کە لێنا دوشمنان پیانەوت شیرین بەهارە ئەمە قسەی من نییە من حەد ناڵم من بێ وافان لیاقەت ئەوەنی نەبنیا قسەیان پێژی ئەوان شاژێ شانازی و ژێ فەخرن واقع هەرچەند سەفەریان کاتە کۆمەڵی ژانی وەێ واقعان جێ قەدر و ژێ شانازی و ژێهێنن ئەو خەڵکەوە ئەو شتە ساواک سێشۆنیان پەرە بێجاوە وەێ ئەمە تا عادی ئەم جەمتا عادی وەکی وەختێکی نزیک هەر بە قیام نزیکەوەنەوە بێتا بە ڕوخاندن جمهور چیناوە شار نزیک ئەبووینەوە ئەم ئینتر بوو پرێتر ئەودی یامینە بەجێوە متحدتر بن ئەم ئەودی کێتە ئەمە دوو جەناح دوو فکرە دوو شتێکی هەست ئەو شتێ بە ئاشکرا ئەودی باشکرا ئەودی کە هینەوەمانە کێتە ئەوە کێ شار و خاوەمانە کرد ئین ئەتی جاهانێت کە ئەمە جێریانتر بووە ئەو دوو جیانتر ناچی کەتێکی زۆربەی جیانەکان بوو بە کۆمەڵە و کارۆ لە ڕوخاندن ڕژیمە دوای ڕژیم زۆربەی جیانەکە بوو بە کۆمەڵە کە ئەوانیش ئەو ڕفێقانی وایژم ئەوانی دوای کۆبوونەوەی کە دەکە کۆمەڵا کردیانەوانە ئەوانیش هەترات لەناو کۆمەڵ و من خۆم باوەڕ کە وەختا ئەو دەیەقیجەوات بوومەتە کۆمەڵ لەم دای چۆن بوومە کۆمەڵ هەر خۆی لە تەک جەوەکە لە تەک جەوەکە چوون وەختی سەر دەراوە کۆمەڵ ڕاست بابچینە دەورانی پێشمەرگایەتیت وەختە دەبی بە کۆمەڵەوە دەچی تەبیعەتەن ئەو کات بە زۆری پێشمەرگە بوو سەردەمی پێشمەرگایەتی
ئەرک و کارت معمولیان پێشمەرگە ئەو دەم چ دەور و نەخشیشیان دەگێڕا ئەگەر لە بابەتەوە کەمە بۆ من وەختێ بوومە پێشمەرگە تا ماوەی بەختا دوومان سێمان هەر ڕامیان گردوو کە کار تەشکیلاتی وانە بکەم نیانێش لە فرشتە بەشدار بموانە ئەداگە ناو پێسا بمنێرنەوە بۆ شار من خۆشم ساغمەوە کە ناکەم بڕمەوە بۆ شاروانە هەتە لە ماوەیەکی هەر لە دێوانە خەی کار تەشکیلاتی لە دووسێ ڕەفێقاوی ڕفێقمان لە نەگڵا و ڕفێقمان لە میانا و ڕفێقی جیبان لە دەور ئەڵمانەوانە بوو منیش ئەواکر تەناو ئەمانە بێلان و بێخانە ئەقلاموانە وەێ حەچی قسەمەکەتە ڕفێقانە ئەوان قانە ناون بوو بارحاڵ من ئەتە ساقە ومو کێ هینکەم پێشمەرگایەتێکم وانن ئەمە نادام کارەکەم و سەدەسەر ئەو کەسە نیم کەپتان بڕم و ناوشار و یەخەمان نەکناتێتمانە چون بەر لەوە کێ ناوشارابووی ئەو جێنی جنبشی ئەوڵوێنەی 58وانە ڕای گیریە پیس بەدەستیان چڕایەوە عەفو ئەوانیانەدا و عەفومیاندا و من گەڕاوم و بێساتێک و سەرکار مەعالیمی وەمانە و ڕۆژێک خۆت بەخۆ لە خیابانە بە ماشینی وێکان لە بەردەمەوە تێمیان برمیان پادگان پێتر هین واوا و چەندینە پۆلی شکایەتی کردم کە من لە جریان لەسوسێ تیرا بووم و تادام چەمکرۆ ئەمانە گشتی ئاوە شایەتین هاتن ڕوبەڕوەێ چون جەوەکە جەوێ بوو وەختێ بوو هێوە ئەو ئەپویانەدا و خۆجانتە گەرەکیانەوە لەوە زیاتر خەڵک کوژن و خەڵک بڕن جارێک لە کەمێ بێتن کە خەڵکەکە ئارام بێت ئارامکەنەوەوانە ئێمە لەو جەوە ئیسپادە بوو بێسا من ئازاد کردیان هەتیکە ئەمە هین بوو بووم ئاخرین هەل بوو کێ و حتا من تاینی مادەی سندوو کە ناوی لە هیچ تەداوڵات و شتێکا بەشداریکەم بۆلێ من ئەومە ئەین نەکرد ئەومە لا ئەوانە وەکین وتم تەداوڵات ناکەم و جارێک وازم وانێ کرد ناو تەداوڵات توشتا بڕۆ بارحان وەلی قەوئینەوە لەگەڵ ئەمەڵەن ئەومە ئەنجام نەدا من هەر دوای ئەوەکی لە زیندانات مەدەرۆ لە تەداوڵاتی کێ مامۆستا شادیدین حسێنینی داوەچناوە داوە بۆ ڕۆژ جێژن مبارەکاتی ژن جێژێکە چون بۆ سەر دیارەکە من یەکێ لەوانەوە کێلێنەی وەخت و بگیرم دەکە ئێقباڵ تەرسوسی کێ ئێقباڵیان پێ و ئێقباڵ ئەمە حەبیبوانە لەوانە جیاژ معروف و ناوشار بوونەوانە تەگەوای دەرگیر بووم پێ حتا دەوا چوو مناوەخۆیەکی وەمانیجە بارحاڵ ئاوا بوو نەکەی جوان ئەکێ مدام دەرگیر بوو مدام ئەو جاش و ئەوانێکی بێژین بەداخۆشم جاش ئەویانە پێژن خۆفرۆش وەمانە مدام دەرگیر بوو مدام جەماعەت ئەحموو مفسیزان ناوشارا بوو داینیان بوو شنوڕیان بوو کۆبوونەوەیان بوو ئەوزانی نەتتانی ساکرد مەخای ئەوێتیای لە مقابلیانە ئەمە ئینانە وەختێکیش ئەکە ئەمە بوو دوای ئەمینانەوەوانە ئاخرین کە حمڵی 28 مردای تێکریا بە کورتاتێ شارمان چۆن کرد بەداخەوە لێنا وەک کۆمەڵە وەک ئەوەی کەشی واقعا نەخشی وای لە بردنە دەرۆی خەڵک و جەماعەت وەمانە لەوا من برەک زەعیف کۆمەڵم زەعیف چاوریە کرد کە ئەمە خۆمان قایم کرد پرەمان خۆی قایم کرد پرەمان خۆی ئەمکانات لە ئەمکانات خۆی ئیسپادەیە کرد و قایمکردن و خۆشاردنەوە ئەوانە یاوا ئەگەر بە بەرنامە وایە مەتەم حتا ئەو جەماعەت نۆ نەفەریمانە واگیران ئەدام کریان عشی وەک دەستچن کریا و ئەو جەماعەت واقعا وەک دەستچن ئەگەر ئێتلاحی مەتەم کۆمەڵە بە بەرنامە وایە ئەو نابوو ئەوانمان دەست ناواقعا ئەو نۆ کەسە ئەگەر تەماشاکە مەتەم گشتیان کەسگەری بوون کە لەناو کۆمەڵا بوو نەخشیان لە مەریوان نەخشیان بوو ئەو نۆ نەفەرەوە تاگەرایەتی تەماشایان کە گوڕی تاریخیان خوێنیتەوەینیانکەی کشیان کەسگەری بوون کە لە مبارزە و ئەوانە دەکەیانێ بێهینیانتیانەوەی تەنها یەک نەفەر کە ئینانتیا بوو کە پێسات دوور بووە بە کۆمەڵەوە ئەتە باقیەکەی ریجز و کۆمەڵە بەڕێستان ئەسیر دەکرێن لە جریانی شەڕدا دەکەونە دەست هێزەکانی ڕژیم یا لە چه شرایطێکدا دەستگیر دەکرێت وەختی ئین بووم جریانێ بوو کە ئەسیر بووم
ئێمە لە شەڕ ڕزگاری هاتوونەوە لە منتەقەی بیەکەڕاوبووین پەلێک واحدێک کۆمەڵە بەناو پەل شەهید ئەمین ئەناتیا وڵێ دیاتر لە پەل بوون ئەم کاوەسمان ڕوشنتوودە مەسئول نظامیەکەمان بوو ئەو وەختە هاتین وتیان چریک بدایی ها لە پاراماوە هین بووە کەوتێتێک مەحاسرەی ڕزگاری ئەم واحدەی چون بۆ بێتا کۆمەک ئەو واحدە ئەو واحد چریک بدایەمانە ئازاد کرد و ڕزگاریامان کرد و ڕزگاریشمان ڕەپان تا لە منتەقە دووریانمان کردو بەرحاڵ لە ئاخر پاشەکشێک ئەوە کێ بینەوەمانە ئێمە من و کوڕێ بوو بەناو ساڵە کیکنی ئەو دوای ئەویش مرد چۆن ئەژم مرد ئەو لە ڕیزی بینە شۆڕە شاهین نەبووە دوای ئەوە کەوتە ناو جێرانە ترومانە مرد کە مرد ئەو مردو وێژم بەیەکۆ بووین تا پاشەکشێت نزیک بە ئەوەکی نجاتمانە بەدەست ڕزگاریمانە و بەدەچینەوە من لەو فاسڵام من دانیشتم تەقەم کرد بۆ ساڵە دەرچوو منەتر هەڵسیان کرد ئەکرد ئەو تەقەکان من هەڵسن بێم هین بوو من زەخمی بوو هەردوو پام زەخمی بوو نزیک بە ئاوایی هین بوو نزیک بە دیزڵی نزیک بووین تا بە مەقەر خۆمان ئەوتا لە هەژم نابوو بەرحاڵ ڕەفیقەکان منیان برد وەختێ زەخمی بووتە هاوڵمیانەوەمانە هاوڵمیانە دواوە دێری هاوڵمیانە دواوەکەمێ هاوڵمیانە دواوەکی تر بە حاڵ ئێشم بوو دوای ئەوە خوێن پرێژم لێچوو بێستا تەسیمیان کرد کە من بۆن دێزلی کە من بنە دیزلی باوەژی لەوەی شایەوەی بوو کە دیزلی یاگی دێتەوەمانە و ئەوەی نەبوو وەلێتر چارێکیانە و منیان بردە دێزلی کە منیان بردە دێزلی ئەو شەو من لە دێزلیاوم بەیانی حملە کریا بە دیزلی گیریا ئێمەی وەک سێ نەفەر بووین هەرسیانمان دانێکمان هەر لەناو ئەو تاقە بازم زەخمی بۆ فشکی خواردەوە و شەهید بوو یانی باخ دوانمان ئەسیر جمهوری ئیسلامی کە چوار هەلیکۆپتەرمانیان کرد و هەوڵمانیەوە بۆ هەوڵمان بۆ پادگان مەریوان لە پادگان مەریوانژە بۆ بیمارستان مەریوان لە بیمارستانە ماوەی خەیرمان بوون و ئینمانیان کرد کە بەدەرتەوە ناخوریا لە مەریوانە ببینوانە علاجمانە و نامدانیان بۆ سنا لە سنامەوەی من لە بیمارستانە بووم لە تەخ کشش پێشم شکاوانێ پێکەمیان قسە کششوانە ماوەی لە زیندان لە بیمارستانایی وا گوزەرە و حەچە ناگەن پێمانەوەی نیش بوون و بێسا عەجێتوانەی هەربوو هاتن ئەیان پرسی چکارەتون چۆن و چواتە ئاوە جۆرە وا بوو تێتر من احترازم کرد بە هەر کاوڵکە تێنەکە ئەتر نیگابانێکیان دەبێت دولاتەکدانە و هیچ کەنەیەکانی بێ ئیجادە بێت بدون ئیجادە و نگابانە بێت قسەکاوانە ئەتێ تا ماوەی لە زیندانە دوای ماوەی لە زیندانە من لە بیمارستانە بووین دوای من خۆم بەرتەقاضای خۆم لە دوکتەرەکەیم کەوتم گەچ و حەوتەڵی ئێرەم نییە و حەزەکەم بەمە زیندان ئەتر گرمیانە گەچ و چوونە زیندان لە زیندان جالەکتەر لەناو جەماعەتێکان گچی مەریوانی بوو ئەو پلاس و ئەو معالم و ئاوە بەیەکۆ بووین ئەو وەختێک لە ناوشار مەریوانوانەی ئەس قەزار لە زیندانیجا کەوتین لێ بەیەکۆین واقعان لێرەی تەشەکوریان لێکەم هەرچەنە وەختیە تەشەکورم کرۆدیان ئیسەیە تەشەکوریان لێکەوانیانەوە ماوە وە هەن بەپڕێکیان هەر هەن ئەو وەختە بەیەکۆ بووین تا دێرە بەیەکۆ واقعان خدمەتمیان کرد من وا بوو لە نوپامەوە تا کەمەرم تا ئەم پاکەی نوێی لەگەچا بوو عەزیەتم واقعان نەمەتوانی خۆم بڕێ لە کارەکان خۆم کەم مەسەڵەن ئەمیامر بۆ حمام بە دوو سێ نەفەرشی دەتێکمان باتە مەسەڵەن گەچەکەیان هین کردایە داغ کردایەت و باقی بەدەنمیان مەسەڵەن هین کردایە ئاو پیا کردایان شۆدایەتوانە هەر واقعان برای بۆ برانەیەکە ئەو زیندانیانە لەو بابەتۆ دەتەک منە فرە خۆش هاتێن بەرحاڵ زیندان تەواو بوو بەوەی کە ئەتر ڕۆژێ لە ڕۆژان ئێمە هین کرد مبادلەکەن بوومانە ڕۆژێ قاومیان کرد من سەرۆمانە کابرای بەناو ئەسەدی مەعاون بێسانە خۆدوەزیدەی ئێن بوو جمهوری ئیسلامی بوو قسەیە کرد و ئەمانەوە ئینیە کرد لەمەوەی شەڕی عێراق و ئێران قسەیەکە وتم من
ئایتە حدودەن خاتم نییە وەێ نەشرێکمانداتە دەرەوە ئەو نەشروتی ئێمە قمپارێک ئاین لە جمهوریتان و قمپارێکی یاین لە عێراق ئەو وەختە ئەو نەشری ئاوەڕبووم من ئاوەڕمە خوار لە خوار و خۆی نەوتم ئەوە خوێنمەوە تێمەکە حاتم دانیشین کەیت بنیامێ هینەوە بنیامێ وەک کابراژێ خراون و چەر ئەوە جمهوریستانی بوو دوشمن و من ئەسیر ئەو وەێ ئەو مەجای تیا بوو کێ مەسەم بەیەک قسەکەین و ئەو شتان دوایی لەتەکمان ئەو کەسە بوو بە معمور مثلا مبادلەمان کێمە سێ کەس وەختی مبادلە کردیای من بوون عەلی سەڵاها بوو کە سەلیمی کیسە ئەو حالە سوێدەوەمانە ئەم سێ نەفەرە بوون هەوڵمانیانە دیوان لە دیوان دەرە بە سەقز و شەوێک دوو شەو لە سەقزە ماینەوە ئێمە من و عەلیان جیا کردەوە لە ئەسحەد شنە ئەسحەد ئینەوە ئەسحەد تەشکیلاتی بوو بە ئێخلاقیا و ئێمەیان جیا کەوت لەو ئێمە لە سلولێکە بووین ئەویش لە سلولێکە ئەمەش ئەو بۆتە مشکلمان بۆچە ئەویان جیا کرد سودێمانوانە داین چۆنی وەمانە هەتر ڕۆژێک زیندانیەکە هاتنە هەواخۆری ئێمە لە ناو کۆینا بووین هەروە بەدەم قاومان کرد یەک نفرێک هاتن بەدەم قاوەکانمان قسەمان کرد هەروە گوتیان هەست گوتیان نیگەران نەبوون هەست ئەتێ دوای ئەوە ئێمەیان بەهین برد بە ستونێک بردێک ئاوایی کانی چەرنا بەخۆ ناو ئاوایەکم دەبینەما بردمانیان ئاوایی و کۆمەڵیش لە تەریق بۆکانەوە هاتووە ئاوایی کرد بین کۆمەڵە و بێستا جمهوریستانی ئەوە پاستەی بەتڵا 2 کیلۆمترەوانە بوو یەتر ئێمە سریک لە پاسدارەکانیان هاورد ئەوەختە دوانمان چوو من مام و ئاخر ئەو دوانە چوو ئەمرا منیان برد ئەوان هاتن منیان برد ئەوان جیان هاوردن پێ مبادلەکە ئەوا گوزەرا و کە مبادلەکە ئێمە کەوتین دەست ڕەفیقان خۆمان و ئەو شەوە هاتینەوە بۆ یەکشەوە لە یەکشەوە بۆ بەیانیا هاتینە بۆکان کە لە بۆکان ئەو وەختە بۆکان بەدەست پێشمەرگە و ژێوێ خۆش بووانە و جەژنێکیان کرد بۆمان وەک مەراسمێکیان کرد بۆمان لە مەقەڕەکەی بۆکانە خەڵکی زۆر و ئەوەختە پێشمەرگەی زۆرمانە جەمە بوون و لێنێ من کەمێ قسەم کرد چەنە وەختە ئەوە مەسەلە نەوم بە قسەکردنەوە شتانە هەروە بەڕستەمان کرد لێنێش ئەتر ئەوە ئەمە جەریان مبارزەی بەێستا مبادلەی پێشمەرگایەتیمان کرد دەستگیر بێگومان ئەو ڕووداوانە زۆرن بۆ باسکردن زۆر بەداخەوم یعنی لەوانەیە کاتی بەرنامەکەمان هەڵگری هەوە نەبێکە زۆر بە وردی هەمووە و خاتراتانە و بیرەوەریانە باس بکەین بەرحاڵ خۆشحاڵم هەر ئێستاش کە سەری حاڵ و تەندروست و دوای هەموو ئەو خۆناغانە لە خزمەتتدام پێم خۆشە لە سەردەمی پێشمەرگایەتی جیاواز لەو پرۆسەی ئەسیربوون و دواتر ئازادبوونت ئەگەر بیرەوەریەکی دیکە خۆش یان ناخۆش هەیە بۆ باسکردن بە کوردی باسی بکەی و زۆر بەداخەوم دواتر مەجبوری بەرنامەکەمان وردە بەرەو کۆتایی دەچێت بێ ماڵاوایی قەزای تۆبان چاو وەڵا بیرەوەری هەتا حەسکەی پێشمەرگایەتی مەز خۆش ناخۆش هەرچەند من خۆم ئەگەشتی بە خۆشەدانم هەر ئام جێیانە وایسە گەڕەمە شاید کەمێهین بێتوانە وەلێر واقعان دەرزمی پێ کرد مەسەم ئینسانیتمی پێر کرد بەفەرەی بە شەرگەر وەک ئێمە ئاوان لەو گۆشی زیندانە بوون کە ئەو دانی ئەو باوەڕکە ئەو نە ئینسان بوون ئەو نە بە دەربەست بوون بۆ بنیام ئەسەن بنیان لەزەتێ بردە دانیشتن تەکیانە مەزانم قسەکردن تەکیانە ئەو ئەمشتان من شتێک بە ئینکەمەگە ئەگەر وەختمە دەین دۆڵەناویشتان بۆ گەڕمەوە ئەوی جەریانی خۆشە دەپیش ئەوەت لێ پرسم ڕووداوی دۆڵەناو چۆن بوو ئەگەر با ئەوشتانە بۆ باشکە مەرچەند ئەمیژەن کەمێ ناخۆشوهینە لەوانەتەوە سەخت بوو بۆ کۆمەڵە ئەم گەریان دۆڵناوی ئێمە تیمێ بووین بەستا تیمێک 15 نەفەری ئەوەڵ کلمەریوان ڕێکەوتین کوڕێکمان لە شەڕ لەگردن پایگای بوو لە ژێراکێ بۆمان نەگیریا و ئەو جۆرە وا شناسایی کراوە تاکریا ئەو جۆرە نەبوو لە ئەو دەرنات و بێسا کریا بۆکێ مقاومەت حملەکەین و حملەکەین کە پایگاکەین دوای تر ئەوان گروزەر بە تووشات و ناو پایگاکەمانە بۆمان هێنە و
بوو بە بێسا دەرگیری ئەم ڕەفێق ئێمە سەوت گردی ئابیژیان خێ نزیک ئێمە بوو هەر لەلای خۆشما بوو سەوت گردی لە هێن بوو چوە کۆما چووە بێهۆشی هەر لە ئەو ماوەی دو سێ ڕۆژ هەر لە کۆما ئەتێ دایان بە ئێمە کە ئێمە بیوێنە ئەو شۆنە کانەی بۆ شۆنە کە بەناو دۆڵە ناو ماوە ئەو شۆنە ئێمە بردمانە ئەو کانیە و بە حتا ساختی و بەباختی شەو ئەوڵ کار خالێت چێ خالێت شەید خالێت لەتەکمانەوە ئەو بم بوو ئەو لە بڕگارێ ئێمە و هین نەبوو دوایە و چون بێسینی پێبوو ڕەفیقان تری پیا کرد و گەی بە ڕەفیقان ئێمە هاتنە سەر ئەو کانیە و کانێکە وشک بوو ئاویتیانمەوە ئەوەی کێماوە ئێمە بێسا خواردمانە و حتا کەسیفیش بوو بەتەر خواردن ناخوریاوەی چون ئێمە مەجبور بووین ئەسپادەمان کرد خواردمان ئەو جەماعەتێک ئەهاتن ڕوەناو جەماعەتی زۆر کاروانە گەورە و بنەوانە لە سوورێن ئاهاتنە خوارەوە ئاهاتن بۆ لای ئێمە کە ئێمە لێناو پێیانمان وت کێ باوگیان ئەم وادێتە پەدەر ئەو ناخوارد بێن ئاواتە ئاو نییە ئەو وەختە ئەم جۆرێت هەتا ئەوان بێسا قسەکان قبول نەکەوە هاتن کاروانەکە هات ئەمکانات ئاوشت دوای کاروانەکە کە هات ئەمکانات ئاوشت فراهم و تا ئەناقی یەک دوو ئاویان هەڵ بۆ جەماعەت هەرچەند کەم بوو هەر تینێتی جەماعەتەکەی مەشکان بێسا هەر مشکلات تینێتوانە بوو لەم سەرگەرم ئەو نازانم تینێت و نەخۆشوانە نگابانێکمان بوو نگابانەکە چوو نگابانەکە چوو خۆی تەحڕ قەرارگا داوشۆنەکەیمان چۆن قەرارگا بوو پڕ بوو لە نێدوی ئەرتەش و ئەوانەی بین شەڕ عێراق و عێراق بەرحاڵ ئەو کوڕەکێ چوو کەمێک دێر جەماعەت زانیان پێکێ پێسلا چۆچۆ و تەرسیمەوانە وەختی زانیمان دەوروبەرمان گیریا دەوروبەرمان گیرەوە ئەتێ بوو بە شەڕ و تیر و تەقە و پەقەمەوانە و لە بازم لەو شەڕ و هینان من ڕەفیقێکمان شەهید بوو یەک دوو نەفەریشمان زەخمی بوون کە زەخمی بوون دانێکمان پێکە ئارام بوو ڕەحەین بوو خراونەوە مەسەمەیتانی خۆی بەپابێ بۆ لە ڕەفیقی ترمان پای زەخمی بوو نەیتانی ئەو دوو کەسیاندانە بەلای و مەخفیان کردومانە وەلی بەداخەوە ئەوان نەیانتانی لە منتەقمێنە و ئەو کەسیانە جێهێشت و شارێک نەچوون هاتوون نزیکیانوانە هەتێ ئەویش ئێواشەوە خشک بۆمانە بە زەخمیانە خۆی گیان و بە نزیکانیەکان و بێسا قەرارگا شتەکە بووە پیادەمەوە قەت لێ نابوو ئەم وەختە قەرارگای جمهوری ئەرتش ئێران ئەرتش لێ نابوو ئەوە ئەو کوڕەت بە زەخمی خۆی گیان و پێ وەلی ئێمە وەختێ چوین شەوەتی چاوان ئەومان پاشەکەی داوانە کە هات بوو بە شەو بوو بە شەوکی حرەکەتمان کرد چوین سریتمان بێساکی بوو دەرچوون بۆ سریت و بێساکی پولانی بوو کاروانەکە 150 نەفەر مەکسوێ زیاتر لە 150 نەفەرە بوو کاروانەکە ئەو سریەوا چوون نجاتیانەوە ئەم سریەت ئێمە بوون ئەمە کەتی کەوتنە هینیان تەقیان کردێمە و نەمانتانی ئەو مەسیرە ئێدامە بی مەسیرەکەمان ئەوەز کرد کە مەسیرەکەمان ئەوەز کرد بە سەرۆژگەی کابووچینە سەر هاتین ڕوبەڕووی جادەکە کێشی لەو جادە و ئێمەمان کرایدە ئەو بە لەو بە سەرۆکێ دانیشین کەمێ وەختەکە دێر بوو وەختەکە ئەتر دەمو بەیان بوو ڕۆشنە بوو ئەکشێ سعیمان کردایە تون بڕواین منیر وەکەیش ئەوە نەو کە تۆ مەسەڵەن بیتارێنی تۆ بیگوتوانە ئەوە بوو کێ تەرسیمیانگەکی لەو مەنتەقا بمێنەوە لەو مەنتەقاکێ بەسەر شەڕەکە بوو دەوەندار و جەنگەڵوان مێنەوە من باوەڕکار وەختی کۆبوونەوەکە بووم تەنها کەسێ بووم بەتەم بەرجژێرم کرد وتم من سەرتەختانە مخالفم لێرا بمێنینەوە چون 100% جمهوری ئیسلامی بەیانی تێت ئێرە ئەگەڕێت چون ئێرەش شۆن شەڕەکەت و ئەزانێت تێت حتمما ئەینەکە باگە هەر بۆ جێژێ دەرا مۆلێ وتم من ئەچم هەر کە تێ لە تەکمان بێت هەر کەس نایە گیان ئیسلامەت من لێرە حاضر نیم لێرە بمێنم نامێنێت ئەکتێکی چون تەسیم گیرەندەی هینەوە هیچی گشتیشی مەسئول بوو باوەڕکە مەسئول دیواندەرێتیا و مەسئول ساقدیتیا و گشتی فەرماندە و ئەتەری جەماعەتی گەمانە و جەماعەتی وەڵا هاتن تەکمان نەتەک من نزیک بە
15-16 نەفەرێکم نجات هاتنێتمە قڵمیان کراتن نجاتیاندا وەرێتە نجاتماندا خۆیمانی بوون خۆیمان واقع من خۆم وا بوومەت وام لای بێفینێکی بە دەستمەوە نەمەتانی پێ قسەکەم لە قسە کەوتوم داومە دەست کۆ ڕفێقمکێ کوورشی ناو پارت و کە ئەو تەماسێکی دەتێک ڕفێقان باسەرمانە کێوە هاتوون و ئەوان نزیکتر ئەوان هاتن بە دەمان و ئێمە ئەوان نجاتمان و جەماعەتی زۆریمان نزیک بە 30 نەفەرمان ئەسیر جمهوریستانی بوون بەداخەوە سریکیان ئازاد بوو سریکیژیان بێستا ئێدام کرد ئەمە جێران دەوڵەوە بەداخەوە هەروەک باسم کرد زۆر بەداخەوە ماوەی بەرنامەکەمان تقریبەن کۆتایی هاتووە ئەگەر وەک دوا پرسیار شتێک لە قەڵم کەوتووە باسی بکە یا بۆ خۆت پەیامێک وتەیەک ڕوو بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەتا لە کۆتاییدا ئەمە تەنیا خۆناغی تا پێشمەرگایەتیت بوو بەڵام دوا خۆناغی ژیانت ئێستا لە وڵاتی ئاڵمان دەژی و هەر ئێستاش ئەندامی هەڵسوڕا و چالاکی یا بوو کادرێکی لێهاتووی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانی ئەوانە ئەگەر باس بکەین بێگومان بەرنامەیەکی دیکەش هەڵدەگرێ من هیوادارم کە هەروە تەمەندرێژ و تەندروست بەردەوام بی و مەجای ئەوەش پەیدا بکەین کە لە دەرفەتێکی دیکەدا بتوانین بەیەکەوە هاوکەلام بینەوە و ئەو خۆراغش لە ژیانەدا تەرکیز بخێنە سەری و بیدێنێ بەرباس و لێکۆڵینەوە ئەگەر وەک دوا پرسیار شتێکت ماوە لە خزمەتت داینەگینە ماڵاوای دەکەین قەزاتان مانوونەوە منی تەشەکر و دەستخۆشیتان درێژم هەر ئەوە بە ئەم هەلگانە ڕقسان بۆ من پێسا قسەی دەوخۆم و ئەمانە لێرە تا نازەی باسکەم مەمنونتانم سپاسان ئەەکەمانەوەی لە تەک تەکتان چاوەی کارە پشت دوور بنێتە چاوەیکێ هەر ئەوە دەست ئەنەرکارە و ئەوەی وا ئەم جەوێ پەراوکرد و کاکەریمە عەزیز و گشتان تەشەکر و مانەوەیتان یەکەم بە هیوای مۆفەقیەتێک پرێتر و زۆرتر و باشتر زۆر سپاس بۆ بەڕێزتان ماندوو نەبی هاوڕێ ئەحمەدجان بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە خۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ ئەحمەد سلێمانی بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئەوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی نوێ و دیدار لەگەڵ هاوڕێیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بژین. Alay,